بەراوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لەگەڵ مامۆستا عومەر گوڵپی ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان تاوتوێی چەند پرسێکی گرنگ تایبەت بە داهاتەکان یاریمی کوردستان دەکەین لەوانە دروست بوونەوەی کێشەی دابشکردنی موچە لە سنووری سلێمانی و ئێستا داهات یاریمی کوردستان سەرڕای ئەوەی کە زیاد بە بۆچی لە خزمەتی خەڵک بەکار نایەتەوە بۆچی پلە بەرزکردنەوە بۆ فەرمانبەرانی شارستانی دەستی پێ نەکردوتەوە و بۆچی حکوومەت ئەو زیادەی داهاتی هەیە کە لە خزمەتی خەڵک بەکاری نایێنێتەوە لەسرم پرسانە قسە دەکەین مامۆستا بەخێر بن سوپاس بۆ ئامادەبوونتان سوپاس دەکەین ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەمڕۆ دووبارە بەشێک لە خانەنشینان موچەخۆرانی وەزارەتی ئاوادانکردنەوە ڕۆشنبیری کارەباش لە سنووری سلێمانی گرفتیان بۆ دروست بووەوە لەوەی کە پارەی پێویست لە بانکەکانە نییە بۆچی ئەم کێشەیە سەری هەڵداوەتەوە هۆکارەکەی چییە؟ بەناوی خۆی بەخشندە مێرەبان زۆر سپاس کاک حەکیم سڵاو لە بینەرانی بەڕێژ طبعا لە بنەمایە هیچ هۆکارێک نییە بەڕاستی کاک حەکیم چونکە ئێستا ئەمە طبعا بەرپرسانی باڵای حکوومەت و دەسەڵاتی خۆیان ئەم ڕاستی ئەزان و جارجاریش اعترافی پێەکەن کە بەڕاستی هیچ کێشەیەک لە داهات یاریمی کوردستانە نییە و ئێستا پارەی پێویست بۆ موچە بە تەواوەتی هەیە و زیاتریش لە موچە بۆ خزمەتگوزاریەکان و پرۆژەکان بەڵام بەداخەوە ئەمە هەر ئەبێت یعنی وێنەیەک هەبێت سیمایەک هەبێ بیرمان خاتەوە کە ئەم دوو حیزبەی دەسەڵات بەڕاستی شایستەی حکومڕانی نین و لە دوای 30 ساڵ حکومڕانی نۆ کابینە ئەزمون و هەرچی بانگەشەیە ئێستا هاتۆتە سەرەوەی خانشینێک ئەبێت لە چواری بەیانیەوە سەرە بگرێ بۆی موچە وەرگێ لە بنەمایە ئەمە کێشەکەیە ئێمە طبعاً چه وەک شخصی خۆم لە مانگی 6 ساڵی پار ئەم کێشانی سلێمانی دروست نەبوون لە مانگی 1 و 2 و 3 کە کێشەی نەبوونی نەختینەیە سیولەیە لەناو بانکەکانی سلێمانی و چ وەک لیژنەی داراییش کە من هەرەندام بووم لە لیژنە بچوو کراوەک لە لیژنەی دارایی هەموو ئەوەی پێویستە بۆ چارەسەرکردنی موچەی خانشینان چ لە سلێمانی چ لە هەولێر و دۆک پێشنیارمان کرد بەداخەوە وەزارەتی دارایی بە ئەرکەکانی هەڵ ناسێت طبعا دوو جۆر چارەسەر هەیە چارەسەرێکی ڕیشەیی ڕیشەیەکە استراتیجیە بەڕاستی حکوومەتی باشی ئەوێ حکوومەتێکی لە بەرژەوەندی خەڵک بێ حکوومەتێکی بە یاسا کار بکە ئەویشەوەیە هەموو سیستەمی موچە بکاتە داتا و ئەلکترۆنی و سیستەمی کارتی بانکی ئەمە خاڵی یەکەم دووەم هەموو بانکەکان بەیەکەوە بەسێتەوە هاوڵاتیەک بۆ نمونە موچەکەی لە سلێمانیە ئیلا هەرەبێ لە فلان بانک و لە فلان شار وەریگرێت نەخێربا بتوانێت لە ڕانێ وەریگرێت بتوانێت لە هەولێر وەریگرێت لە فلان بانک ئیلا ئەبێت تۆ 12,000 موچەخۆری خانشین بچن لەوێ موچە وەرگرن یعنی ئەمە لەکوێ دنیا هەیە و هیچ وڵاتێک نیمچە پێشکەوتوش بێ یان نیمچە دواکەوتوش بێ ئەم جۆرە شێوازەی تیانەماوە هەمووی سیستم زۆری ئاسانە هەر ئێستا بیدەی بە کۆمپانیایەکی سادە هەر بە گەنجی ئەم وڵاتە دەرچووی ئایتی و شارەزای ژمێریاری ئەتوانن بە ماوەی 2 مانگ 3 مانگ وای لێ بکەن هەموو بانکەکان بەیەکەوە بەستنەوە هەموو موچە خۆرێک چ خانشین چ کەسوکاری شەید چ کەمەندامان چ فەرمانبەران بەیەکەوە لە یەک شوێن موچە ئەمەش چارەسەرە استراتیژی و ڕیشەیەکەیە کە ئەمان نایانەوە بیکەن خاڵی دووەم چارەسەری هەنووکەی ئەویشەوەی موچەی خانشین بێنرێتە سەرەتا بۆ کەسێک یعنی 30-40 ساڵ خزمەتی کردووە بە وڵاتە پزیشکێک بووە کارمەندێکی تەندروستی بووە پێشمەرگەیەک بووە پۆلیسێکی هاتوچۆ بووە شایستەی ڕێز لێگرتنە نووسەرێک بووە مامۆستایەک بووە ئێستا لە تەمەنی 70-80 ساڵیە بە دووسێ نەخۆشی و تەمەن و کێشەی جەستەییەوە بۆ یعنی ئەبێ لە بانکێکە چەندین ساعت چاوەڕێ بکە ئەو موچەکانیان بهێنرێتە پێشەوە بۆی پارەی بانکەکان زامن بێت بۆ موچە خۆران پاشانە بێت سندوقی خانشینی دروست بکرێت تاسە دروست نەکراوە ئەم کابینەیەش یەکێک لە بەڵێنە زۆر قەبە و گەورەکانی کە بە خەڵکیاندا و دروستکردنی سندوقی خانشینی ئەبێتە هۆی ئەوەی موچەخۆر خانشین دڵنیا بێت لەوەی موچەکەی نافەوتی ئەگەر دوای جەژنیش بچێت خۆی کا حەکیم کێشەکە ئەمەیە بەشێکی وەیە خەڵک دڵنیا نییە لەوەی کە ئەمڕۆ نەچێت سبێنێ پارە هەیە لە بانکەکەیە بەڵام ئەگەر سندوقی خانشینی هەبوو لە هەر بانکێکە کە حسابی خانشینی هەبوو کەس جورئەتی نەکرد دەستبەرێ بۆ ئەم پارەیە خۆی ئەو سندوقە بۆ ئەوەیە واتە زەمانی موچەی خانشین بکرێت لە بانکە لە وڵاتە و ئەم پارەیە کەس دەستی بۆ نەبا بە هیچ پاسایەک بە هیچ ناونیشانێک بەڵام ئەم کابینەی حکوومەتانە یەک لە دوای یەک هەردوو حیزبی دەسەڵات پارەیان لە بانقا لە هیچ سندوقێکان هەیە نەهی خانشین نەهی شێرپەنجە نەهی هاوڵاتی کە لە بانک دایناوە نەهی بەڵێندەر نەهی هیچ کەس هەرچی پارێکیان دەستکەوت و کەس نازانێت چیان لێکە بەس ئەو کێشی کە دروست دەبێ دەچ بۆ خانەنشین بێ چی بۆ وەزارەتی ئاوادانکردنەوە و کارەبا و ڕۆشنبیریش بێ پەیوەندی بە ڕێکەوتنی پارتی ویشێتیەوەیە کە
ئەو هەرماوە ئێستش کاری پێ بکەن ئێستا تەواویەکەم طبعا ئەمە بەلاوە سەیرە لە سلێمانی تازەی ڕوویدا بۆ چونکە سەرەتای موچە بەشێکی گەورەی بە پارەی نەوتە درێ تەنها 120 میلیارد دیناری بە پارەی ناوخۆ ئەدرێ لەو 120 میلیارد دینارە ڕێژەی لە 143 سلێمانی ئەبێداینێ بۆ تەکمیلەکە کە ئەمە کەمە نزیکەی 50 میلیارد دینارە یعنی زۆر بە ئاسانی ئەمەش لە بەردەسایە ئەگەر ئەوەش لە بەردەستانە بێت تەنانەت داهاتی ناوخۆ موچەکانی سەرەتا هەتاوەکو نزیک لە کۆتایی لە پارەی داهاتی نەوتە درێن داهاتی نەوتیش حازرە لە بەردەسایە بۆ ئەم کێشەی لە سلێمانی دیسان دروست بوو بەڕاستی من نازانم هۆکارەکە چییە ئەم پارە ئایا لە بانکێکەوەی نەگوازراتەوە بۆ بانکێکی تر لە هەولێرە نەهاتۆتە سلێمانی هۆکارەکە چییە ئەوەیان نازانم بەڵام پارەکە هەیە ئەمە عیبەی شێوازی بەڕێوەبردننی ئەو پارەیەکە بەشێکی دیارە بە هەر حاڵ یعنی چونکە لە بنەمایە ئێستا پاسایی بێپارەیی نییە کە بڵێن ئێستا بۆچی چونکە حالیان ئێستا بە پێی داتا و ڕقەمی خۆیان بەو دۆخی ئێستای نەوتەوە بەو دۆخی خراپەوە بەو گرێبەستە خراپانەوە بەو بەڕێوەبردنە خراپەوە بەو ناشەفافیەتەوە مانگانە داهاتی نەوت 800 میلیارد دینارە بەس نەوت واتە 100 میلیاری پێویستە بۆ ئەوەی موچە زامن بێ ئێداهاتی ناوخۆی هەرێمی کوردستان لە نێوان 350 میلیارد تا 400 میلیارد دینارە واتە ئێستا پارە بۆ موچە زۆر زیاتر هەیە یعنی داهاتی ئێستای هەرێمی کوردستان بۆ دۆخە خراپەی نەوت بۆ دۆخە خراپەی لە گومرگەکان هەیە بۆ دۆخە خراپەی لە باج هەیە لە ڕسومات هەیە بە هاوکاری هاوپەیمانانەوە بەبێ بەغدا 1 تریلیۆن و 213 میلیارد دینارە پارە بۆ موچە ینی بە قسەی بەڕێز 300 میلیاری زیاتر لە باڵە بەدڵنیاییەوە پارە بۆ موچە 902 میلیارد دیناری پێویستە 800 میلیاری مسۆگەرە لە نەوتەوە 102 میلیارد دیناری ئەمێنێتەوە لە داهاتەکانی ناوخۆ لە هەولێر و سلێمانی و دهۆکە بێ تەمین بکرێت ئێستا بۆچی ئەمە ئەکرێت بەڕاستی من تێناگەم و یعنی ئەگەر تەنانەت ئەگەر مۆزەفێکی گەنجیش تا ڕادەیەک بڵی 5 ساعت بووە بۆسێ ئەمڕۆ سەرەی نەهات بەیانی تا ڕادەیەک بەس بۆ خانشینە بەس موچەکەش هەر زۆر کەم نییە بەتابەتی بەشێک لە خانشینە باز دەورەکەی نزیکەی 80,000 موچیان لە خوار 300,000ەوەی بەش هیچ دەکا 90,000 خانشین لە کوردستانە موچەکەیان 220,000 تا 300,000 یعنی بەڕاستی کاک حەکیم باش یعنی هیچ سیستەمێک نییە ئاوا مامەڵە لەگەڵ خەڵکی خۆی بکە ڕاستە ئێستا لە هەرێمی کوردستانە ژمارەیەک هاوڵاتی هەن بێکارن موچەیان نییە و ئەوانە ئەوە بەڕاستی بەرپرسیارەتی حکوومەتە هەلی کاریان بۆ بڕەخسێنێ بازار ببڕژێنێتەوە لەو شوێنانەی پێویستە دامەزراندن بکاتەوە بەڵام لە بنەمایە ئەزمەی گەورە لە نائەدالەتی گەورە لە موچایە خەڵکێک هەبێ بەناڕەوە 3-4 میلیۆن دینار موچەی هەبێ 5 میلیۆن دینار هەرگیز پێشمەرگە نەبووە هەرگیز فەرماندە نەبووە هەرگیز مثلەن وەزیر نەبووە ئەوانە بووە 4 میلیۆن 5 میلیۆن 6 میلیۆن موچەی هەبێ بەڵام خەڵکێکیش هەبێ دوای 30 ساڵ خزمەت 300,000 بیتێ و هەر لە موچە کارمەندی شاهەمانە ئێستا بەهۆی ڕاگررتنی پلە بەرزکردنەوە بەهۆی هەندە گیرروگرفتی تری پەیوەندیدار بە موچەوە کە 10 ساڵ لەمەوە پێش موچەکەی چۆن بۆ ئێستا شوایە 265,000 موچەکەیەتی ئەمانە بەڕاستی موچە نین بەشی چی سۆشیالن ئەمە سۆشیالە یعنی ئەگەر ئێستا هاوڵاتیەک هاوکاریەوە نەک لە وڵاتان ناوی هاوکاریە ئێستا هەر یەکێک لەو فەرمانبەرانەی لە کوردستان کە لە بەرامبەر 6 ساعت و 8 ساعت کارکردن و ئەو هەموو منەتەی حکوومەت کارەکات و 300,000 بە هەر ڕێگەیەک بکاتە بۆ نمونە بەریتانیا بگاتە سوید بگاتە هێندێ وڵاتی تر مانگان لەوە زیاتر دەنێ کە هیچ خزمەتێکی بە وڵاتە نەکردووە هیچ مافێکی لە وڵاتە نییە هەر بڵێ سەلام عەلەیک من هاتووم بێکارم مانگانە ئەوەندەیە دەنێ پێی بژی لێرە موچەکەش ئەوەندە نییە کە هاوڵاتیەکە پێی بژی چ جای ئەوانی کە هیچ موچەیەکیان نییە چ جای ئەوەی ئافرەتێکی بێوەژن 3-4 مناڵی بەس پێدۆرەی وڵاتێک بەم شێوێ موچەیەکەم هەیە بۆ خانەنشینی هەتا لە عێراقیش باز دەکەی کە کەمترین 400 بۆ 500 لە عێراق یاسای یەکگرتووی خانشینی هەیە لە 2014ەوە ئەم زوڵمە کۆتایی هاتووە هەموو خانشینان لە چوارچێوە یەک یاسا کۆکراونەتەوە ئەم یاسای حساب بۆ ساڵی تەمەنەکە حساب بۆ بڕوانامەیەکە حساب بۆ دۆخی ژیانەکە حساب بۆ حسابی بۆ هەموو شتێک کردو تەنانەت حکوومەتی عێراق ئێمە باسی چاکیەکانی حکوومەتی عێراقیەکەین لەبەرەوەی ئێمە لە یەک سیستەماین و لە یەک دۆخاین و عێراق و هەردوو لە هەرێم و عێراقیش پشتیان بە نەوت بەستووە واتە ئەگەر بینە سەرباسی گەندەڵیەکان
و عێراقی شەزانین چەند دۆخێکی خراپی هەیە لە ڕووی گەندەڵی و خراپی خزمەتگوزاریەوە بەڵام لە یاساکانە لە یاسای خانشینیە ئەم کێشەیە چارەسەر کراوە ئەم زوڵمە کۆتایی هاتووە تا ڕادەیەکی زۆر باش ناڵێن بۆ ئەو یاسای ئیتر تەواو تێر و تەسەلە بەڵام بەداخەوە لە کوردستانە بە پاساوی ناڕەوا ئەو یاسای خانشینی یەکگرتووە جێبەجێ نەکراوە و هەتا ئێستاش حکومەت ناچێتە ژێرباری 13 یاسامان هەیە بۆ بواری خانشینی هەر فئەیەک و هەر پۆلێنێک و هەر وەزارەتێک جۆرێک لە یاسای هەیە و لە سەرنجامیشە نەعەدالەتێکی گەورە دروست بووە باش بەس ئێستا بڵێن لە ڕووی داهاتەوە هەرێم لە باشترین دۆخدایە ئەوەی کە بەڕێز دێسە 2013 کە باشترین خەڵک بڵێن دۆخی باش بوو تریلیۆنێک 200 میلیارد ئێستاش لەوە زیاتر ئەی بۆ ڕنگدانەوەی لەسەر باشبوونی ژیانی خەڵک لەسەر کاسبکار لەسەر هاوڵاتی هێژار و کەم دەرامەت ئەوەش کە موچەی هیچ ڕنگدانەوەیەکی نییە تا موچە خۆرەکەش وەکو پێویست موچەکەی پێنادرێ خۆی ئەمە کێشەکەی بەڕاستی یعنی هاوڵاتیش لەمە تووڕێیە زەمانێک هەبوو سەرۆکی حکومەت جێگری سەرۆکی حکومەت وەزیری دارایی وەزیری سامانە سروشتیەکان هاتنە پەرلەمانی کوردستان 2 ساڵ لەمەوە پێش لە مانگی 12 ئەگەر هاوڵاتیان لە بیریان بێت لە مانگی وابزانەوە بوو 2020 باش یا مانگی نۆ بوو وازم 15 ئەوانە بوو ناوەڕاستی مانگ بوو هەموو پاساوەکانیان بۆ هەموو کێشەکانی کوردستان نەزانی چی بوو نەوتپارە ناکە باش یعنی تاکە پاساوێک وەڵامی پەرلەمانتارانیان پێدایەوە بۆ ئەوە ناکەن بۆ ئەوە ناکەن بۆ ئەوە ناکەن بۆ موچەوە خۆی دابەش ناکەن بۆ لێبڕینی موچەکەن بۆچی مەسەندۆخی کارەباوایە بۆ شەقامەکان وان بۆ باخچەکان وان بۆ پارکەکان وان بۆ نەخۆشخانەکان وان بۆ قوتابخانەکانم کێش هەموو پاساوەکەیانەوە بوو بە لە بازاڕەکانە نرخی نەوت ئێستا 30 دلارەکە ئێمە ناتوانین ئەو کارانە بکەین باش ئەو ێستا نرخی نەوت ئەو 3 مانگە 100 دلارە 4 مانگە 100 دلارە لە سەرەتای 2021ەوە لە 180 دلارەوەیە لەوە زیاتر یعنی کەواتە یعنی نەوت یەک چاکێ لەگەڵ خەڵکی کوردستان کرد ئەم بەرزبوونەوەی نرخ طبعا زەرەری زۆر بوو بۆ چونکە لەگەڵ بەرزبوونەوەی نرخی نەوت بزانە بنزین گران بوو گاز گران بوو ئۆتۆماتیکی لەبەرەوەی کارگەکان سوتەمەنی بەکارێن و لە نەوتەوە سەرچاوەکەیانە شتومە گران بوو هەموو شتێک گران بوو با بڵێن لەسەر ئەم خراپانەی هەبوو بەس یەک چاکەی هەبوو بەرزبوونەوەی نرخی نەوت ئەویشەوەیە وێنەی ڕاستەقینەی حکومڕانانی کوردستانی بۆ دەرخستن یعنی ڕێک جلوبەرگ و ڕوتوش و ماسکەکانی هەمووی لادان وێنەکە چی پێمان دەڵێ وێنەکە ئەوەیە کە ئەمانە شایستەی حکومڕانی نین ئەمانە دوو کۆمپانیان دوو حیزبی سیاسی نین پرۆژەی سیاسیان نییە سەرقاڵی کۆکردنەوەی پارە و داهاتن بۆ خۆیان بۆ حیزبەکانیان و تا ئێستش ئەو سەرچاوی بەهەدەردانانەی پارە هەیە لە کوردستانە وەکو خۆی بەردەوامە و ئەگەر نا کاک حەکیم یعنی ئێمە بەتەمانە بین خەڵکێک بێت لە بەغدا و خەڵکێک بێت لە ئەوروپا و لە ئەمریکا و ئەوە تا ئەمریکا و هاوپەیمانان بەلای کەمەوە لە شەڕی داعشەوە تا ئێستا تەکلیف لە هەرێمی کوردستانەکەن کاکە بەس هێزی پێشمەرگەتان یەخەن هێزی پێشمەرگەی نیشتیمانی نا کاک متمانانی چاودێری دابشکردنی موچەکەشیان دەکەن خۆیان ئەوەستن 30 میلیارد دیناری پیان تاکە لیستێک من ئێستا لیستەکەم پێ نییە هی هاوپەیمانان تاکە لیستێکی موچە لە کوردستانە ڕوون و ئاشکرایە هی داهات هی موچەش لیستی پێشمەرگەیە کە ئەو لیوانە هاوبەشانی کە هاوپەیمانان هاوکارێکی تیادا باشەکە و تەکلیفیشیان لێەکەن نەک هێزی نیشتیمانی دروستکەن کە ئەمە تمۆحی هەموو ئینسانێکە لە کوردستانە کۆتایی بەم چەکە حیزبیە بێنن کۆتایی بەم یەکەی هەفتاوەشتا بێنن کامە لە 100% ناقانونیە لە 100% پێچەوانەی یاسای ئەحزابە لە 100% پێچەوانەی بەرژەوەندی گشتیە پێچەوانەی بەرژەوەندی ئەم وڵاتەیە پێچەوانەی پاراستنی ئەمن و ئاسایشی ئەم وڵاتەیە و هەمیشە تا ئەو چەکە حیزبیە بمێنێ ئەبێ هەمومان دەستمان لەسەر دڵمان بێ وای شەڕی ناوخۆڕووەدا ئەمە عیبەیە و نەک ئەوان هێزێکی نیشتیمانی دروست ناکەن لە چوارچێوەی دامەزراوەی یاساییە کە هەموو غەمی یەکەمی وڵاتەکە و نیشتیمانەکە بێ تەنانەت ئامادە نین لیستی موچەکان لیستی ناوەکان بدەنە وەزارەتی پێشمەرگە کە وەزارەتی خۆیانە یەکەکانی 70 تا ئێستا بەگونیە لە وەزارەتی داراییەوە پارەیان بۆ چێ بەبێ کەس بزانێ ژمارەیان چەندە بەبێ بزانێ کێ وەریەگرێ بەبێ بزانێ ئەمانە زیندون یا مردون خانشینن یا بالفعلن بندیوارن یا ڕاستەقینن چۆن شتی و ئابێ ئێداهاتی وڵاتە ئاوای لێت پارەیە وڵاتە ئاوای لێت بۆیە خانشینێکی داما و باش موچەکەی وەرناگیر باش باسی پلەبەرزکردنەوەت کرد بۆچی پلەبەرزکردنەوە بۆ هێزی ئەمنی هەیە بۆ فەرمانبەری سێ سەرۆکایەتێکە کرابوو بەس بۆ فەرمانبەری شارستانی و پلەبەرزکردنەوەی نییە حکومەت دەڵێ پاساوی ئێستا داهات بە شێوە ناکە ئەم کۆتایی پێبێت
طبعا کا حەکیم پلەبەرزکردنەوە مافێکی یاساییە هەم بۆ هێزە سەربازیەکان و هێزەکانی ناوخۆ و پۆلیسی هاتوچۆ و هەموو جۆرەکانی پۆلیس و پێشمەرگەش و هەم بۆ سلکی ئەنجومەنی دادوەری و دادگاکان و کارمەندانی دادگاکان و هەم بۆ سەرۆکایەتیەکانی تریش بۆ فەرمانبەرانی ڕاژەی شارستانیش بە هەمان شێوە بەڵام بەداخەوە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران لە 2016ەوە ئەم مافە یاسایی ڕاگرتووە طبعا بە هەردوو یاسای ڕاژەی شارستانی ژمارە 24 ساڵی 1960 ژمارە 22 ساڵی 2008 ئەم مافەی بە ڕێوشوێنێکی کارگێڕی ڕێوشوێنەکەشی تیا ئاماژە پێداوە بۆ فەرمانبەر دەستەبەر کردووە هەر 3 ساڵ جارێ 4 ساڵ جارێ 5 ساڵ جارێ بە پێی هێندێک جۆری با بڵین فەرمانبەر ئەبێ پلەکەی بەرز بکرێتەوە ئەم پلە بەرزکردنەوە حکمەتەکەی لە چیایە کا حەکیم لە دوای 3 ساڵ لە دوای 4 ساڵ چونکە یاسا دانەر تەوەقوعی ئەوەی کردووە ئاستی بژێوی ژیان بەردەوام لە بەرزبوونەوەیە یعنی ئەم موچەی کە ئێستا ئەدرێ بە فەرمانبەرێک 400,000 و 5 ساڵیش لەمەوە پێشەر 400,000 بووە قیمەتی 400,000ەکەی 5 ساڵ لەمەوە پێشین نییە ئەو 400,000 5 ساڵ لەمەوە پێش ئەدبردە بازار ئێستا بێ 800,000 بەریتە بازار یا 700,000 بەریتە بازار تا هەمان پێداویستیەکان هەر لە سابیستی بەهۆی گۆڕینی نرخی دۆلارەوە بەهۆی ئەو هەموو تەزەخومەی نرخ و ئەوانەوە هەیە زۆر هۆکاری تر بۆیە باش بس حکمەتەکە لێرەیە ئێستا پارەی نییە کە ئەمە دەست پێ بکاتەوە چەندی دەوێت بۆ نمونە مانگانە بە نزیکەی ئەخر ئەوەیە کێشەکە کە تۆ مافێکی یاسایی فەرمانبەر ڕائەگری نزیکەی 400,000 فەرمانبەری ڕاژەی شارستانی ئەم مافەیان ڕاگیراوە بەڕێوەبەراتیەکانی ژمێریاری لە فەرمانگەکانە لە 2016ەوە بەم ئەرکە هەڵنەساون تاوکو تەقیمێک بکەن بزانن حکوومەت چەند قەرزارە بەڵام من خەمڵانیەکم بۆ کردووە مانگانە موچەخۆران لە فەرمانبەران و مامۆستایان 50 ملیار دینار کەمتر لە حەقی خۆیان وەرەگرن 50 ملیار دینار کە فەرمانبەر و مامۆستا هەیە لە نێوان 70,000 دینار بۆ 300,000 هێندێک حاڵە دەچێتە 400,000ش واتە هەر مامۆستایەک هەر موچەخۆر و فەرمانبەرێک نەک موچەخۆر مانگانە کەمتر لە موچەکەی وەرەگرێ بە پێی پلەکەی بە پێی ئاستەکەی لە کوێ لە بە پێی پۆلێنەکەی و موچە بنەڕەتیەکەی هێندێک حاڵەت هەیە هەر زۆرمێکی زۆر گەورەیە بۆ نمونە مامۆستایەک بەکالۆرۆسی هەبووە پلە بەرزکردنەوەی ڕاگیراوە ئێستا ماستەری هەیە دکتۆرای هەیە هەر ئیمتیازاتی بەکالۆرۆسی هەیە چۆن شتی و ئاوێ خەڵک بۆیە خوێنێ بڕوانامەکەی پلەکەی مەسئولیەتەکەی ئەچێتە ئاستێکی مەسئولیەتێکی گەورەتر و بێ لەگەڵیان مافە و شایستە دارایی و مادیەکانی و معنەویەکانی زیادکە و زۆڵمێکی تریش ئەوانەی کە خانشینە بن بە هەمان ئەو پلەی لە 2016 تایە بوون تەواو چۆن ئەو موچیان بۆ ئەگەڕێنیتەوە چۆن ئەو مافانەیان بۆ ئەگەڕێنیتەوە خانشینیانەکەن تەمان موچەی خانشینی خۆی کەمە کاتێک لەسەر بنەمای پلەکەی 2016 خانشینیەکەی دوو جار کەمە بێتەوە واتە هەموو فەرمانبەرێکی خانشین هەموو مامۆستایەکە خانشینە بێ ماوەی ئەم 5 ساڵە ئەم 6 ساڵە لە 2016 بۆ ئێستا ئەم دوو جار زوڵمی لێکراوە جاری یەکەم یاساکان بەشێکی زۆریان خراپن لە خانشینیە موچەی کەم بۆ خانشین دەرەچێ جاری دووەم ئەوەیە کە پلە بەرزکردنەوەکەی بۆ ناکرێت ئیجاب ئێمە بۆ عیلاجی ئەمە چیمان کردووە کاکەکی لە 2/9/2021 بەواژۆی 25 ئەندامی پەرلەمان پێشنیازە بڕیارێکمان پێشکەش بە پەرلەمان کرد ئەمە پێشنیازە بڕیارەکەیە 5 مادەیە یەکێک لە مادەکانی دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان وەڵامیان داینەوە لە 29/11/2021 ئەڵێ لیژنەی یاسایی پێی وایە هیچ کلێنێکی یاسایی نییە تاوکو ئەم بڕیارە لە پەرلەمانەوە دەرچێت طبعا لە کلێنی یاسایی خراپتر هەیە ئەویژەوەی بڕیارێک لە ئەنجومەنی وەزیرانەوە دەرچووە پلەبەرزکردنەوەی ڕاگرتووە ئەمە طبعا بەداخەوە زۆرینەی ئەندامانی لیژنەی یاسا واتە زۆرینەی سێ فراکسیۆنەکە یەکێتی پارتی گۆڕان ڕازی نەبوون بۆی ئەم بڕیارە لە پەرلەمانەوە دەرچێ بۆی حکوومەت پابندکە با خەڵکی کوردستان بزانێ ئەم سێ فراکسیۆنە نوێنەرەکانیان لە ناو لیژنەی یاسایی وەڵامیان داینەوە ئەڵێ پێویست بەم یاسایە ناکا کلێنی یاسایی نییە لە کاتێکە لەوە خراپتر بڕیار هەیە لە ئەنجومەنی وەزیرانەوە و پەرلەمان ئەیتوانی بە قووەتەوە چونکە نوێنەرایەتی خەڵکەکە
بە بڕیارێک ئەو بڕیارەی ئەنجومەنی وەزیران هەڵوەشێنێتەوە لانی کەم بیسەلمێنێ بۆ خەڵک کە لە بەرەی خەڵکایە و ئەمە زوڵمێک ئەنجومەنی وەزیرانێکە ئێمە بەوە ڕازی نەبووین لە 1/12/2021 هەمان 25 ئەندام پەرلەمان جەختمان کردەوە مادەیەک هەیە لە پەیڕەوی ناوخۆ ئەڵێ ئەگەر ئەو ئەندام پەرلەمانانەی داوایان کردووە ئەم بڕیارە دەربچێ ئەم یاسایە دەربچێ ڕازی نەبوون بە وەڵامەکەی لیژنەی یاسایی یا دەستەی سەرۆکایەتی ئەتوانرێت جەخت بکرێتەوە بە پێی بڕگەی دووەم لە مادەی 8 پەیڕەوی ناوخۆ ئەبوو ئەم پێشنیازە بڕیارە بهێنرێتەوە هەڵی پەرلەمان لەوێ مناقەشە بکرێت لەوێ دەنگی لەسەر بدرێت بەداخەوە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ئەوە 6 مانگ بەسەر ئەم یاداشتەی ئێمە تێپەڕیوە تا ئێستا نەیان هێناوەتە هۆڵی پەرلەمان تاوەکو بڕیارێک لە بەرژەوەندی بەس پارە هەیە ئێستا بڵین ئەگە دەست پێ بکاتەوە لە ڕووی واقعیەوە من ئەمە بەڕاستی نەموزایدەیەکەم نەسیاسیانە قسەیەکەم پیشەیانە ئەکادمیانە و بە پێی ژمارە و داتاکانی حکوومەت خۆی ئەوانەی دەسمانەکەون بەڵە ئێستا حکوومەت ئەتوانێ دەسەڵات ئەتوانێت پلەبەرزکردنەوەی فەرمانبەران و مامۆسایان دەست پێ بکاتەوە و هیچ پاسایەک نییە لەسەر درژە پێدان بەم کارە نایەمانگانە لە بینی چەندە بە تەقدیری بە تەقدیری لە نێوان 700,000 بۆ 300,000 هێندەی حاڵە دەچێتە 400,000 فەرمانبەرێ مامۆسا و فەرمانبەر زەرەرەکە لە موچەکەی بۆی ڕاگررتنی پلەبەرزکردنەوە طبعاً کاک حەکیم شتی سیر و سەمەرە هەیە لە یاسای چاکسازیە هەر لەسەر پلەبەرزکردن باشە لە یاسای چاکسازیە مادەی 6 هەموو وەزارەتەکان پابند کراون بەوەی پیاچوونەوە بکەن بە وەزیفەی گشتیە ئەو لە مانگی حوتی 2020 چۆتە بۆ ئەو لە مانگی لە 1/7/2020 چۆتە بواری جێبەجێکردنەوە طبعاً کە پیاچوونەوە ئەەکەی یەک دۆسی فەرمانبەرێگەیەنی ئاوا پشکنی بزانی هەموو پلەکان و هەموو سەرموچەکان و هەموو دەرماڵەکان و ئەوانەی شایستەی بووە یان نا بەپێی یاسا ئەگەر پلەیەکی بە زیادە وەرگرت بێت ئەگەر سەرموچەیەکی بە زیادە وەرگرت بێت ئەبێ لێی بسەنیتەوە بەڵام ئێستا کاتێک بە دۆسیەکانە ئەگەڕێن ڕوبەڕووی کێشەیەکی ترە بنەوە ئەوی ژەوەی ئەم فەرمانبەرە شایستەی ئەو پلەیە نییە شایستەی پلەیەکی بەرزترە یعنی ئێستا لێیان گۆتە کێشە هەر خۆیان حکوومەت ئەنجومەنی وەزیران ئەڵێن باشە ئێمە بەپێی ئەم یاسایاڵی پیاچوونەوە بکەن بە خزمەتی وەزیفی فەرمانبەران و مامۆستایانە زۆر باشە کە پیاچوونەوە ئەکەین ئەوەی زیادەی وەرگرتو ئەی بڕین ئەی ئەوەی کە شایستەیە ئەکری یعنی حکوومەت بەس بڕین مەقەستێکی بەدەستەوە بێ بەس بڕین بزانێ ئەی مافی فەرمانبەر ئەی مافی مامۆستا زۆر باشە لەکوێ پلەیەکی ناڕەوا دراوە بە فەرمانبەر بە مامۆستا لەکوێ سەرموچەیەکی ناڕەوای پێدراوە نایاسایی بەزانین یا بەنازانین بیبڕە ئەی کە شایستەیە بۆچی نایەتێ لە 2016ەوە هەیە یەک پلەبەرزکردنەوە هەیە دوان بۆ نایەتێ بۆیە دوو ڕێنمایی وەزارەتی دارایی ڕێنمایی 11 ساڵی 2016 لەگەڵ ڕێنمایی ژمارە 12 ساڵی 2020 بەیەکەوە دژ بەیەکن چۆنە بێ حکوومەت بە ڕێنمایی دژ بەیەک ئیشکا باسی چی دەکات ڕێنماییەکە یەکێکیان ئەڵێ ئەوە بڕیارماندا بە ڕاگررتنی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران بۆ هەموو پلە وەزیفیەکان طبعا ئەمە هەر عکسی ئەم ڕێنماییەی خۆیان ئێستا لە بواری سەربازیە دەستی پێکردو وەکو وتم کارێکی باشە ئەو فەرمانبەرانی بواری سەربازی و وەزارەتی ناوخۆ بە مافەکەی خۆیان گەشتون بەڵام چۆن بۆ شارستانیەکەی یعنی دەست پێ ناکەیتەوە ئەم ڕێنماییان ئەڵێ پیاچوونەوە بکەن بە پلەبەرزکردنەوە بە پێی یاسای ئەو یاسانی کە سەرەتا ئاماژەمان پێە 24 ساڵی 1960 لەگەڵ 22 ساڵی 2008 کە پلەبەرزکردنەوە بەڕەوای باشە لەسەر فەرمانبەرانی گرێبەستیش هەر بەردەوام پرسیار دەکەن بەڵێ بۆچی ناکرێن بە هەمیشەی لە کاتێکە پێمە پێ نووسرای وەزارەتی دارایی بارگرانی لەسەر حکوومەت دروست ناکە هیچ شتێکی تازە هەیە خود حکوومەت پاساوی هەیە بۆەوەی کە ئەمە نەکات وەزارەتی دارایی ئێستا خەمڵاندنێکی کردووە هەڵسەنگانیەکی کردووە و لە ڕێگەی فۆرمێکەوە هەموو ئەوانەی گرێبەستن لەسەر هەر جۆرە پارە و داهاتێک هەر هەمووی ڕوبەڕووی ئەنجومەنی وەزیران کردوێتەوە ئێستا ئەنجومەنی وەزیران ئەبێ بڕیار بدا بەڕاستی چونکە بەپێی دوو ڕێنمایی وەزارەتی دارایی فەرمانبەری گرێبەست دوای 3 ساڵ ئەبێ بکرێتە هەمیشەیی یعنی چی فەرمانبەری گرێبەست تا 10 ساڵ تا 15 ساڵ یعنی چی فەرمانبەرێک 15 ساڵ خزمەتی هەیە کۆچی دواییەکە بۆ هۆی ڕووداوێکەوە حکوومەت هیچ پابندێکی بەرامبەر مناڵەکانی ناگرێتە ئەستۆ ئەمە لەکوێی دنیا هەیە یعنی ئێستا بڕۆ لە شوێنێک لە وڵاتێک باسی کە بڵێ کەسێک هەیە لە وڵاتێکە 15 ساڵ خزمەتی وڵاتەکەی کردووە دوای حکوومەت نە لە کەرتی گشتی حسابی بۆ کارخانشینیەکە نە لە کەرتی تایبەت چونکە گە لە کۆمپانیایەکی ژیشکات تەنانەت ئەبێ بچێ دەستەبەری بۆ بکە
لە سندوقی خانشینی کەرتی تایبەت و ئەبێ دوای ئەو ساڵانەی خزمەتی خانشینی بداتە مناڵەکانی چۆنە بێ لێرە تۆ 15 ساڵ کا حەکیم ئێمە هاوار بۆچی بۆ یاسای بودجەکەین بۆ ئەوەی ئەم وڵاتە بچێتەوە سەرسکە حکومڕانی و حکوومەت و کاری دەوڵەتداری بچێتەوە سەرسکەی یاسایی ئەگەر یاسای بودجە حکوومەت بنێرێتە پەرلەمان ئەبێ یاسایەکی بەمەرجێک علمی بێ لەسەر بنەمای پرەنسیپە دەوڵەتی و حکوومەتیەکان یەکەم ئەبێ پلەبەرزکردنەوە دەست پێ بکاتەوە دووەم ئەبێ فەرمانبەری گرێبەست لە ناو یاسای بودجە جێ بکاتەوە هەر ساڵێک ژمارەیەکیان بە پێی پێویستی بکاتە هەمیشەیی ئەبێ بەرنامەی خۆی بۆ میلاک و بۆ دامەزراندن ڕوون بکاتەوە حکوومەت ئەبێ قەرز و شای هەموو قەرزەکان لە خشتەیەکدانێ و لە خشتەیەکشا چۆنیان گەڕێتەوە بۆ نمونە حکوومەت قەرزاری فەرمانبەرانە بۆی لێبڕین دابەش نەکردن پاشەکەوتی موچەوە ئەبێ لە یاسای بودجە پۆلێنێکی بۆ دانێ بڕەکەی دەستنیشان کە ئەوە یەک دووەم بەرنامەیەکیش دانێ بۆ گێڕانەوەی خاڵێکی تر حکوومەت پارەی لای فەرمانبەر و لای هاوڵاتیانە ئەبێ لە یاسای بودجە جێ بکاتەوە خاڵێکی تر حکوومەت قەرزاری بەڵێندەرانە 3500 پرۆژە وەساوە ئەبێت جێی کاتەوە حکوومەت قەرزاری بانکەکان ئەبێت جێی کاتەوە هەموو ئەمانەی پەیوەندیان بە داهات و خەرجیەوە هەیە لە چوارچەوەی یاسای بودجە جێ بکاتەوە کە بەداخەوە ئەوە 8 ساڵ تێپەڕی کابینەی نوێیەمیش تەنانەت یەکێک لە بەڵێنە زۆر گەورەکانیان یاسای بودجە و شەفافیت بوو ئەوانیش هەمان شێوەی کابینەی هەشت و کابینەکانی پێشوو نەیانتوانی لانی کەم ئەم سادەترین ئەرکە دەوڵەتیە کە دەواازەی شەفافیەتە ئێمە ناڵێن هەموو شەفافیەتێک بۆ یاسای بودجەوەیەتە دی بەڵام ئەلف و بائی شەفافیت یاسای بودجێ نەیانتوانی بینێرنە پاسکەم دوای ناوبڕێک قسە لەسەر ئەوەش دەکەین بۆ چێژارەکان کاسبکار سودمەنی لە داهاتێکیشی بەسەر باج و گرانی مۆلیدە شەر قسە دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕینە وڵاتان لەگەڵمان بمێننەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پاڵنانی هەوا فلتەرێکی ئەستوری ئۆرجیناڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و سەڵ دەپلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بوونینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منێهێنا زۆر گەڕێ لەوە بەهێزترمان دەست نەکەوت نا لەوە بەهێزتریش هەیە لاکێت فیلمی تۆڵی بە سین 5 تێک 2 هەستە بڕەوە بەرەداگیرسێنە کات ئەوە بەرە بکوژێنەرەوە نەفەرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە ئوبەر لە هێزدا تۆرنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکیشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگرسێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ
بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز ماوەسا بینی سەر بەرەزووتری سەداهاتی هەرێم زۆ زیادی کردووە ئەی بۆ چین توێژانەی کە هەژارن تا چی چاودێری کۆمەڵایەتی بێ چی تۆمارکردنی کەمەندامی نوێ بێ بۆچی سوودمەنی هەتا کەمەندام بڵێن ئەوانەی کە پێشتر خان پێویستا بێت ئەوانی شەر 100,000 150,000 بەشی هیچ ناکات. بەڵام طبعاً بەڕاستی وەڵامی هەموو ئەم بۆچیانە ئەوەیە کە سیاسەتی حکوومەت و حیزبەکانی دەسەڵات لە ڕیشەوە بگۆڕێت و یاخود خەڵک وەقفێ بکە هەڵوێستێ بکە لەسەر ئەم حکوومەتە و ئەم کابینەیە و لە هەڵبژاردنێکە ئیتر یعنی قسەی دڵی خۆی بکە خەڵکی ئەم وڵاتە و ئەبێ خەڵک گەشتوێتە ئەو قەناعەتەی کە بەڕاستی ئەم شێوازە حکومڕانیە نامانگەێنێتە هیچ کوێ و ببینە وڵاتان چۆن گەشەکەن چۆن نەشونماکەن چۆن ئابوووریەکانە گەشێتەوە و ببینە هەرێمی کوردستانی شۆن ڕۆژ لە دوای ڕۆژ بۆ دوا ئەگەڕێنەوە لە 2012ەوە 30,000 خاوەن پێداویستی تایبەت چاوەڕێیەکەن ناویان بنووسێ بۆ 150,000 دینار یعنی تۆ ببینە بێنە پێش چاوی خۆت کەسێک بەهۆی ڕووداوێکی هاتوچەوە کرێکارە نمونەی ئەوام هەیە تەبەن هاتووە بۆ لای خۆم کرێکار بووە تا ڕۆژێک پێش ئەوەی کەمەندام بێت خۆی بە قاچی خۆی بەدەستی خۆی کرێکاری کردووە نانی حەڵاڵی پێیا کردو بۆ مناڵەکانی هەردوو قاچی لە دەستداوە ئێستا لەسەر عەرەبانەیە 12 ساڵە حکوومەت تۆماری ناکە بۆی 150,000 باتێ ئایا ئەم وڵاتە پارەی ئەم وڵاتە یعنی پشکی فەقیر و هەژارەکانی تیان نییە کەمەندام و لاوازەکانی تیان لاواز مەبەستم لە ڕووی جەستەییەوەیە هەژارەکان یعنی هیچ وڵاتێک نییە بەشێک لە پارەکەی تەرخان نەبێ بۆ هەژارەکان لە کوردستان هیچ شتێکی وامان نییە لە 2015ەوە ئەو بڕە پارێژ هەبوو بۆ خەڵکی هەژار بە ناوی چاودێری خێزانە و بڕاوە ئێ باشە ئێستا پاساوتان چییە ئەو کاتەوتان چاکسازیەکەن ئێوە 7 دانە ساڵە چاکسازیەکە هەر نەکرا بۆ چاکسازیە بێ هەمیشە لەسەری فەقیر و هەژارا بشکێتەوە بۆ ئەوانەی 5-6 میلیۆن وەرەگرن بە ناڕەوا چاکسازیانتیان ناکەن لە کۆمپانیاکانە چاکسازی ناکەن لە گرێبەستە ناڕەوایەکانە چاکسازی ناکەن بۆ چارەسەری هەموو ئەوانە بەڵە ئێستا داهات هەیە طبعاً ئێمە ئەنواع ڕێگە هەموو ئەو ڕێگەیانەی کە لە پەرلەمانەوە لە بەردەستمانان وەکو فشارێگیری نەبەر بۆ هەژارەکان ئێمە پێشنیاز یاسامان پێشکەش کردووە بە ژمارەی یاسایی لە کاتی یاساییە ئێستا پێشنیازە یاساکە لە بەردەم ئەنجومەنی وەزیرانایە مەفروض وایە ئەنجومەنی وەزیران کە پارەی هەیە بڵێ بەڵێ من ڕازیم لەسەر خەرجکردنی پارە بۆ خەڵکی هەژار طبعاً بە سیستەمێکی عادیلانە نەگە و لیستانەی کە دروستەکرێن هەمیشە خەڵکی ناشایستەی تیاخانرێ و لە ناو پرۆژە یاساکەمانە سیستەم و میکانیزمی گونجاومان داناوە وی خەڵکی هەژار کەوانەی هیچ موچەیەکیان نییە کەوانی توانای کەسابەتیان نییە کەسابەتیان نییە بیانگرێتەوە بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان بە چەندین ڕێگە فشارمان کردووە بە هەمان شێوە حکوومەت ئیتر پاساوی نەماوە خۆزگە ئێستا سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەزیری دارایی بێتە ئەم ستۆدیۆی بەرنامەکەی ئێوە بە خەڵک بڵێ پاساویان چییە هۆکار چییە ئەم کارانە ناکەن هۆکار چییە یعنی سادەترین ئەرک کاک حەکیم ئێستا نزیکەی 1 ملیۆن هاوڵاتی ئاوی خواردنەوەی پێویستیان نییە لە هەرێمی کوردستانە شاری سلێمانی کە دوکان 40 دقە لێوەی دوورە 3 ڕۆژ جارێ ئاوی پێدرێ هەولێر نیوەی هەولێر بێ ئاوە بیر لێ دراوە لە ناو هەولێرە تۆ سەیری و چارەسەرە خۆی هەولێر ئاوەکەی لە ژێرزەویە ئەبوو هێڵی سوور بێ بە هیچ پاسایەک دەستی بۆ نەبرێ چکە تەواو لە 600 مەتر زیاتر بۆ کوێ ڕووی لە دوای 600 مەتری ترە بێ بۆ نەوت بگەڕن بۆ ئاو نەگەڕێن یەکەچی هەموو چارەسەرەکان هاتۆتە سەر چارەسەرێکی تەمەڵانە بیر لێدە ئاوەکەی تر ئەو هەر نامێنە لە ژێرزەویە ئەو هەموو ڕووبارە لە چواردەوری هەولێرە هەیە زەی گەورە بۆچی بە پرۆژەیەکی استراتیژی ئاوی پێویست ناگەێنە هەولێر پارەی ئەوێ پارەتان هەیە بۆچی ئاوی دەربەنی خان بۆچی ئاوی چەمچەماڵ ئەی بۆچی پارە بۆ بواری تر هەیە بۆ شتی تر هەیە بۆ تەرفی هەیە بۆ هێندێ پرۆژە هەیە کە کۆمپانیای بۆچی زەوی تەرخانەکەن کە تۆ لە هەولێرە ئاوی خواردنەوەت نییە بۆچی بەردەوامی لە دروستکردنی یەکەی نیشتەجێبوون و بینای بەرز لەبەرەوەی کەسێک نزیک لە حیزبەکەت یا ئەندامێکی خانەوادەی حیزبەکەت ئەەکەیتە ملیاردێر لەسەر حسابی بۆ سلێمانیش ڕاستە بە هەمان شێوە بۆ دۆک ڕاستە بۆ سلێمانی ڕاست بۆچی حکوومەت یعنی زۆر بە خێراییە جوانترین و نایابترین زەوی لە هەولێر سلێمانی دۆک ئەیاتە وەبەرهێنەرێک و بە خێراییش بینایی بەرزبەرزی لێ دروستەکرێ و
و بیناکانیش خۆ خەڵکی فەقیر و هەژار ناتوانێت بیکڕێ هەموو ئەوانە لە نزیکی $250,000 و ئەوانە لانی کەم $15,000 بەرەو سەرن بۆ ئەمانە ئاو هەیە کارەبا هەیە ژیان هەیە پارە هەیە زەوی هەموو شتێک هەیە بەڵام بۆ هەژارێک ئاوی خواردنەوەی باشە بەس ئێستا جگە لە گرانی بانزین کە کوالێتیکەی خراپ ئێستا ئەم مانگە کری ئەمپێری مۆلیدە شەر گران بووە لە 15 بۆ 20,000 کەمە شەر بارگرانیە جگە لە گرانی بازار مۆلیدەکە شەر پەیوەندی بۆیە کە حکوومەت هاوکارنی بۆیە گران بووە لە سکری مۆلیدەکەش طبعا خراپترین شتێک حکوومەت بیکە ئەوەیە کە ئاوا حەقی نەبێ بەسەر بازارەوە بەس تەماشاکار بێت طبعا تەماشاکاریش نییە حکوومەت لە هەرێمی کوردستانە لە ڕێگەی کۆمپانیاکانیانەوە کۆمپانیای حیزبەکانی دەسەڵاتەوە نەک هەر تەماشاکارە بەڵکو بەشدارە لە وێرانی کە لە بازارەکانی هەرێمی کوردستانە هەیە و بەشێکە لە قۆرەخکاری بەشێکە لە گرانیەکە و دەستی خستۆتە بازار و بازار ئازاد نییە و ئەگەرنا نرخ خۆی ڕێکەخا لە بەرژەوەندی گشتی و بەرژەوەندی هاوڵاتی لەسەر بنەمای عەرز و تەڵەب ئەمە هاوکێشەیەکی اقتصادیە لە بازاری ئازادە بەس چونکە بازار ئازاد نییە نرخ لەسەر حەز و ویستی وەبەرهێنەرەکان و کۆمپانیاکان و سەرمایەدارەکان ڕێکەخرێ کە بەشێکی زۆریان بازرگانی بۆ دۆ حیزبەکەی دەسەڵاتەکەن حکوومەت نابێت تەماشاکار بێت لە دۆخی جۆرا بێت تەدەخولکە ئەگەر وڵاتەکەمان نەوتی نییە قەیناکە ئەگەر پاڵاوگەی پێویستی نییە قەیناکە بە حەقی نەبێ بەسەر بنزینەوە خۆی چۆن بازار خۆی ڕێکەخا بە ئەوە بەس تۆ نەوتت هەیە ڕێگەی سادە و ئاسان ئەوەیە ئێستا 20,000 بەرمیل ئەپاڵێوی بیکەرە 40,000 بیکەرە 60,000 لانی کەم دامی تەکسی و پاس و مۆلیدە و ئەوانەی پێ بکە لە بنزین و لە گاز بۆی نرخ نانەواکان بۆی نرخەکان لەو شتانی پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیانن بۆ جۆرە بەرز نەبنەوە خۆی ساویەوە کڕی تەکسیگران بووە پاسە هەمووی ڕەبتی بە نەوتەوە کڕی مۆلیدەیە لە 180 ئەوانە پەیوەندیان بە نەوتەوە هەیە کە بارگرانی گەورە چونکە لە بنەمایە ئێستا زۆرینەی هاوڵاتیان بۆ نمونە 3 ئەمپێر 2 ئەمپێر کەمتریتیانە 3 ئەمپێر کارەبایان ڕاکێشاوە 3 ئەمپێر 20,000 یە 40,000 کارەبای حکومیش باوە 100,000 کەس بەخۆی نەزانی و هەبوو کرێ چیە لە ماڵەکەی خۆیان بەس هۆکارەکەی چێ و هۆکارەکە زۆر سادە و مۆلیدە کە حکوومەت خۆیەتی هەتا 2014 و 15 حکوومەت پشتیوانی مۆلیدەکانی کرد بە گاز ئێستاش هەمان پشتیوانی بکە ئەوە بەغداوە عێراق بڕیارێکی تازەی دەرکرد لیترێک گاز بە خاون مۆلیدەکانەدا بە 250 دینار تۆ بە 250 دینارمە یێرێ بە 500 بیێرێ لە کوردستان ئەگەر حکوومەت دامی مۆلیدەکان کا بە 500 دینار لیترێک بە 500 دینار دەبێت بە دڵنیایە لە 10,000 زیاتر سەر ناکەوێت چونکە کاری مۆلیدەکانیش دیارە ئەو هەموو ڕۆژە گازی لەسەر گرانە بێ ڕۆنی لەسەر گرانە بێ و گازە پیسەش کە ئێمە زانین بەشێکی لە تێکەڵکردنی چەند مادەیەکی کیمیایی ئێستا گرانی نرخی مۆلیدە پەیوەندی بە حکوومەتەوە کاوکاری خاوەن مۆلیدەکان ناکات لە بنەمای هەر نرخی گاز بەرز بۆتەوە لە بازار پەیوەندی بە حکوومەتەوە هەیە بۆ چونکە لە بنەمای مۆلیدە بۆ هەیە لەبەرەوەی حکوومەت ناتوانێت کارەبای 24 ساعتی بۆ خەڵک دابینکە هەرچی کابینەیەکی حکوومەت هاتووە هی ئەم دوو حیزبەی دەسەڵات بەڵێنی یەکەمی ئەوە بە کارەبا چاکەکە بەڵام ئێستا مەحەطەی پێویستی شەیە بۆ کارەبا تۆ تەماشاکە حەکیم بە ئەمە تەواوکەم سەیری ئەم فەوزایی ئەم تەنانەت نەزانی لە ئیدارەدان غازی ئەڵێن غازی پێویستمان نییە بیدەینە مەحەطەکانی کارەبا وێزگەکانی کارەبا کارگەکانی کارەبا تا کارەبای 24 ساعتیمان بۆ بەرهەم بێنن بەڵام کردیانە هەڵڵا و لێدوان و ڕۆشتن بۆ ئیمارات و بۆ بەریتانیاەوە چی غازەگەینە ئەوروپا تۆ غازت نییە بیدەیتە وێزگەی بەرهەمێنانی کارەبا بۆی کارەبای 24 ساعتی بدەیتە هاوڵاتیان ئێستاش غازی پێویست بۆ ماڵان بە ئاسانی دەست ناکەوێت کەواتە بۆ ئەم ئیدعایەت کرد تا ئەو هەموو وڵاتە ئیقلیمی و نێودەوڵەتیانە لە خۆت ئاڵۆسکەیت و سەرنجام زیانیشکەیت ئەمە پێڵێن بەڕاستی سیاسەتی عەقلانە نییە شێوازی بەڕێوەبردننی تەندروست بەس بۆ بنزینەکەش ئێستا ئەو هەڵیان لەسەر دروست کرد و وەکو موژدە بە خەڵک دەیان فرۆشت ئێستا کوالێتێکی خراپە هەر بڵێن گرانتر بۆ نرخەکەشی دانابەزێ و بازەکانی جگە لە هەشتێکی کوالێتێکی خراپە بۆ ئۆتۆمبیل ئەو پاڵاوگانەی ئێستا هەن لە هەرێمی طبعاً کاک حەکیم لە هیچ شوێنێکی دنیا نەبووە تۆ بیێنە پێش چاوی خۆت کاکە گریمان بنزین نا کاکە گریمان برنج بێ گەنم بێ یعنی تۆ ئەکرێ هاوڵاتیەکەت لە وڵاتەکەی خۆتە گەنمی دەست نەکەوێ بۆ ئارت تۆ گەنمەکەی خۆت بنێریتە دەرەوە بیفرۆشی شتیوا ئەبێ دوای گەنم لە دەرەوە بکڕیتەوە شتیوا نابێ لە نەوتی شاهر وایە نەوت مڵکی خەڵکی ئەم وڵاتەیە یەکەم شت ئەولاترە بێ خەڵکی ئیسفادەی لێ بکە
450,000 بەرمیل ڕۆژانە ئەنێریتە دەرەوە 450,000 مەنێرە 150,000 دانێ بۆ دامی ناوخۆی چه بەرمیلێک سوتەمەنی بدە بە هاوڵاتیان چ بنزین دامکە چ گاز دامکە بۆ مۆلیدە و بۆ شۆفێرەکان و بۆ بار هەڵگرەکان ژیان ئاوا ڕێکە خرێت ئەمان بەس بیریان لای ئەوەیە نەوتەکە بنێرنە دەرەوە هیچ ماوەسەمر خەڵکی پسپۆرم هێنا دەڵێنە ناوخۆ بیپاڵین بیفرۆشنەوە قازانج هەرم زیاتر داهاتێن دەست دەکەیتەوەی کە دەزانی بۆ چونکە کە ئەنێرێتە دەرەوە ئەبێ پارەی قازانجی کۆمپانیا بدەیت ئەو کۆمپانیەوە بەرهەمی هێناوە ئەبێ کرێی بۆری و گواستنەوە بدەیت ئەبێ کرێی دەڵاڵەکان و ئەوانەی کە بۆتە فرۆشن بدەیت و دواییش بەڵێ کرێی بۆری تورکیاشە دەیت اینجا پاشان بە نرخێکی کەمتریشەی فرۆشیتەوە یعنی ئەگەر ئێستا لە بازارە بە $111 بێ نەوت تۆ بە $100 فرۆشیتەوە یعنی هەمیشە یعنی لە ڕێگەوە $11 زەرەرەی فرۆشیتەوە یعنی هەموو عقلێک کە بەرژەوەندی وڵاتی بێت بەرژەوەندی نیشتیمانی بێت یعنی اقتصادیانش بیرەکاتەوە ئەڵێ لە ناوخۆ بیپاڵێەوە خۆی من هەڵین بە بەلاش بیدەرە خەڵک ئەڵین لە بازارە بەرمیلێ نەوت خەڵک بەم چلەی هاوینە بە 170,000 کڕێ تۆ بە 40,000 پێی بفرۆشە بە هاوڵاتیەکە 50,000 هیچ نەبێت ساڵی 1 بەرمیل نەوتی بەرێ 1 بەرمیل نەوتی پێ بدە پاشان بۆ بنزین هەروایە بۆ غاز هەروایە ئەگەر بنزین بۆ پاڵاوگەکان پاڵاوگەی پێویست هەیە ئەتوانێت بڕی باشی پێویست بۆ بنزینخانەکان بنزین دابینکە ئەگەر پێویستیمان بە 5 تا 6 میلیۆن بێ بالانی کەم حکومەت دامی 6 میلیۆنی 3 میلیۆنی بکە نیوەی بکە ئەوسا نیوەکەی تری ئەوەی پارەی پێ ئەوەی دەوڵەمەندە ئەوەی تااقەتی سەرگرتنی نییە باچێ بنزینی گران پێنج قوڵەکێکمان ماوە لەسەر ئەوەی کە 5 ڕۆژی تر تەمەنیم کابینە دەبێت بە 3 ساڵ هیچیان کرد کارنامەکەیان و یاسای چاکسازیش کە ئیدعای گەورەیان دەکرد هیچی لێکەوتۆ نەک هیچیان نەکرد بەداخەوە لە زۆرینەی بوارەکانە بۆ دواگەڕانەوە و خراپتریش یعنی هیچ نەبێ حکومەت کابینەکەی پێشوو ئەیود من قەرزارم مەسەرن پاشەکەوتەکە لای منە یا ئەوانە ئێستام کابینەی ئەڵێ لای منیش نییە لای بەغایە بەڵام کە بۆ شتێکی تر ئەڵێ نا ئەوە پەیوەندی بە بەغاو نیە بێ لەگەڵ منە مامەڵە بکەم تۆ باشە نەوتی خۆتە فرۆ ئێمە زانین میلەتی کورد وەکو میلەت زۆر مافی لای بەغایە خوێنمان لایەنە عەرەقمان لایەنە مافمان لایەنە ژیانمان لایەنە ئیبادەیان کردین هەموو ئەمانەمان لایە بەڵام ئێستا تۆ حکوومەتێکت هەیە لە هەرێمی کوردستانە داهاتی نەوت داهاتی گومرگ هیباچی ڕسومات هەموو ئەمانە باشکە اینجا با ئێمە بینە سەرگلەیکردن لە نارەکانمان ناحەزەکانمان بێگانەکان با دەستکەین بەگلەیی لە بەغدا و لە ئەنقەرە و لە تاران تۆ جارێ ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستانە بە سیستەمێکی عادیلانە کۆی کەرەوە کۆتایی بەم دوو گیرفانی و دوو ئیدارەی و 43 بە 57 و ئەم هەموو کۆمپانیای لە خاڵە گومرگیەکان دادناوە و ئەم هەموو گرێبەستە نایاسایی و نادیار و نائاشکرایی کە لە بواری نەوتا هەیە تۆ جارێ ئەمانە ڕێک خەرەوە و لەناو خۆیان عەدالەت بەرقەرارکە اینجا ئێمە بابین گلەی لە نەیارەکانمان بکەین و بینە سەرەوەی کە بەغدا مافەکانی چەند لە بواری ئابووری و نەتەوەی و ئەوانە هەر چونکە ئەم مافانە هەرەمێنن بەڕاستی و حکوومەت ئەگەر حکوومەتێکی کارا و دڵسۆزانە بێت و حیزبەکانی حکومڕان نەچن لە بەغا شەڕی پۆستکەن شەڕی مافەکانمان کەن هەمومان گوێمان لێ بێ ڕۆژانە مەرجەکان بۆ پێگەێنانی حکوومەت هەردوو لا سەرۆک کۆماریان بە مەرجداناوە وەرگرتنی سەرۆک کۆمار تۆ سەرۆک کۆمار کە لە بەغدایە چیت بۆ ئەکا سەرۆک وەزیران تۆبی چیت بۆ ئەکا وەزیرەکان چیت بۆ ئەکەن نوێنەرەکانتان ئەمە بۆ خەڵک گرنگە تۆ پێ دووە فەشەلیان هێناوە لە جێبەجێکردنی کارنامەکەیان نەک هەر فەشەلیان هێناوە هەر چی وێنەیە هەر بوارێکایگری لە هەر وێنەیەک لە هەر بوارێکاگری شکست زیاتر هیچ شتێکی ترت پێ ناڵێ بەس یاسای چاکسازی چی لێ بەرهەما چووکە باسییان دەکرد کە بڕپارێکی زۆر هەتا و قەرزێک کە لای بازرگانەکانیش بوو لای بازرگانە حیزبیەکان بۆچی ناتوانانی وەکو پێویست بگێڕنەوە طبعا یاسای چاکسازی بەڕاستی دەرکەوت ئەوە نەبوو بەشان و باڵیا هەڵیانەدا خۆت بیریەت حیزبەکانی دەسەڵات دەیانوو دەگەر ئەم یاسایە دەرچێ مانگانە 100 میلیارد دینار داهات بۆ خەزێنەی گشتیە گەڕێتەوە ئەیانوت بەلای کەمیشەوە یاسای چاکسازیش دەرچوو ئەوە 2 ساڵە چۆتە بواری جێبەجێکردنەوە نەمان بینی 1 دینار بەپێ راپۆرتی خۆیان ئەڵێ 1 میلیارە گەڕێتەوە یعنی 1 میلیارد مامانگانە لە کاتێکە بەس میلیارێکیان لە موچێ بە خێوکەری کە سوکاری شەیدان بۆ فەقیر وەژارەکە ئازان بەڵێ 75,000یان هەبوو بە خێوکەری کە سوکاری شەید ئەوانیان بڕی هەر یەکسەر لەبەرەوەی هیچ یاسایەکی نەبوو بەڕێنمایی درابوو یەکسەر خۆیان بڕیان تۆ تەماشاکە حەکیم
پار و پێرار ئەیانوێت 895 ملیارمان پێویستە بۆ موچە باش ئەم ساڵ ئەڵێن 902 ملیارمان پێویستە ئەی تۆ کە یاسای چاکسازی جێبەجێ کرد خێرە تێچووی موچە زیاترە ئەی تۆ هەموو ساڵێک 5,000 فەرمانبەر و مامۆسا خانشینە بن کە موچەکانیان کەمە بێتەوە تەبان کە تۆ هیچ کەس دانامەزرێنی خەیرە تێچووی موچە بڕی پارەی پێویست بۆ موچە زیادە بێ شتیوان نییە باش کەواتە نەیاسای چاکسازی وەک ئەوەی کە بەشان و باڵیان هەڵیانەدا چاکسازی ڕاستەقینە بێ لە سەرچاوەکانی داهات بکرێکا حەکیم ئێستا لە ڕێگەی 21 کۆمپانیاوە لە خاڵە سنووریە گومرگەکان باشە ڕێژەی لە هەشتای زۆرینەی داهاتی بوارەکانە چێتە گیرفانی ئەو کۆمپانیانەوە گرێبەستی واکراوە لە فڕۆکەخانەی هەولێر و سلێمانی لە 5 داهاتەکە بۆ حکومەتە لە 5 بۆ کۆمپانیایە گرێبەستی وامان هەیە لە خاڵە گومرگەکان هەل لە ئیبراهیم خەلیل تا باشماق لە 190 پارەکە بۆ کۆمپانیای لە 100 بۆ خەڵکە بۆ خەزێنەی گشتیە ئەمە چاکسازیە لێرە ئەکرێت باش ئەی بۆ قەرزی لای بازرگانەکان دوای 3 ساڵ 969 ملیار دینار قەرزارن دوای 2 ساڵ لە بچوونە بواری جێبەجێکردنی یاساکە و تەنها 41 ملیار گەڕاوەتەوە ئەی بۆ 921 ملیار 20 ملیارەکەی ترە بێت چەند ساڵێکە 20 ساڵاتی ئازان بۆ بەرهێنەری حزبی تۆ تەماشا ئێستا ئەگەر هاوڵاتیەک لە پێش 2015 5 میلیۆن دیناری وەرگرت بێ بۆ هاوسەرگیری یا 15-20 میلیۆن دیناری وەرگرت بێ بۆ دروستکردنی خانوو ئێستا حکوومەت موچەی کەفیلەکەی ڕائەگرێ هەتاوەکو سلفەکان دەست پێ نەکاتەوە نەیاتەوە و ڕزگاری ناکات یەک لە دوای یەک نووسراوی کاتە سەر بەڵام بۆ ئەم بەناو بازرگانانە ڕێزمەیە بۆیان بەڵام بەشێکیان ڕوون وازح دیارە کە ئەمە بووکەڵی دەستی دەسەڵاتن و پرۆژەکانیان هی حیزبەکانی دەسەڵاتە بۆیە ئاوا چاوپۆشیان لێکرێ واگەرنا یاسای قەرزە حکومیەکانیان لەسەر جێبەجێ بکرێ مڵک و ماڵیان مسادەرە بکرێ لیان وەربگرێتەوە و بە مەزادی ئاشکرا بفرۆشتێ بە دڵنیایە و ئەتوانرێ ئەو موچە یەک مانگی هەموو خەڵکی کوردستانە لایەنە باشە زۆر بە کورتی سەباردووی کە بەڕێزوتت حکوومەت بابەتێکە نووسی و 21 تریلیۆنی موچەی موچەخۆرە پاشەکەوت و بڕین و ئەوانە قەرزدارە ئەمە دەنیە بیخاتە بەر قەرزی ئاو کارەبا و پێشینەکان ئەمە یەکێک لەو فشارانەیە ئەبێ هەمومان بیکەین لە یاسای چاکسازیشا هەیە ئەبێ ژمارە حسابێ بکاتەوە وەزارەتی دارایی قەرز بە قەرز هاوڵاتی قەرزارە حکوومەتیش قەرزارە خەڵک پارەی ئاو کارەبا ئەدا بەڵێ قەرزەکان هەموو کەسەی گێڕێتەوە بەڵام ئەبێ حکوومەتیش قەرزەکان بکرێت قەرزەکەی حکوومەت زۆر کەمە لە چاو پاشەکەوتەکەی موچەوەیە ئەبێ بەرنامەیەک دانێ ئێستا پارەی هەیە حکوومەت با بەرنامەیەک ئیعلانکە بڵێ من لە ساڵی 2022 یا 2023 بڕی ئەوەنە بۆ نمونە لە 120 قەرزەکانی هاوڵاتیانە گێڕمەوە و قەرزەکانی خۆشی لە موچەخۆر وەرگێتەوە سوپاس بۆ ڕێزمانسامار پێندا میلیژنەداری سوپاسیامەدە بتانەکەین سوپاس بۆی بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ خۆش